سڵاو بینەران لە بەرنمەیەکی تازەی ئەڤڕۆ جارێشتر پێتان دەگەینەوە لە مەڵقەی بەرنمەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی بەرپرسیارەتی حکوومەت یاریمی کوردستان دەکەین لە بەرامبەر نادیە موراد لە دوای دەستنیشانکردنی نادیە موراد بە باڵوێزی نیازپاچی لە نەتەوەیە گرتوەکان ئەم کارەی نەتەوەیە گرتوەکان بۆ خۆی دەستپێکی باشە بۆ کاری دواتر لە ناساندنی تاوانەکانی داعش بە جینۆساید لە ئاستی کۆمەلگای نێودوڵەتی و دادگای نێودوڵەتی. بەڵام لە ئێستادا پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە ئەویش ئەوەیە ئەی بەرپرسیارەتی حکوومەت یاریمی کوردستان چییە بەرامبەر بە نادیە موراد و ئێزیدیەکان و پێکاتەکانی تر کە لە ئێستادا مەترسی نەمانی یەکجاریان لەسرە بەهۆی کۆچکردنی بەناچاریان. ئەگەر دانانی نادیە موراد بە باڵوێزی ئاشتی باڵوێزی نیازپاچی لە نەتەوەیە گرتوەکان وەک ڕەدی احتیبارێک بێت لە ئاستی نێودەوڵەتی بەرامبەر ئەو کۆمەڵکوژەی دژ بە ئێزیدیەکان ئەنجام درراوە، ئەی لە ئاستی نێوخۆیی دەبێت چ ڕەدی احتیبارێک بۆ ئێزیدیەکان و پێکاتەکان بکرێت. بەرپرسیارەتی سێسەرۆکایەتیەکەی هەرێم تەنیا بریتە لە ناردنی نامەی پیرۆزبایی یان کاری تر لە ئاستی نێوەخۆیی دەبی بیکەین. گفتوگۆی ئەم تەوەرە لەگەڵ میوانانم بەڕێز عیدۆ بابەشێخ چالاکوان و ڕاوێژکاری پێشووی سەرۆک کۆماری عێراق بۆ کاروباری ئێزیدیەکان کە لە ستودیۆی سەرۆکیەوە لەگەڵمانن و هەروەها بەڕێز ڕەزەب کاکەیی نووسەر و چالاکوان بەڕێزیشیان لە ستودیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانن. بە خراپنی میوانان دەکەم و ئەم کاتتان باش. کاک بابەشێخ لای جەنابتەوە دەست پێ دەکەم. جەنابتان وەکو کەسایەتیی دیاری کوردستان و ئێزیدیەکان لە دوێنێ شەوەوە کە سەیری ڕاگەاندنەکان دەکەین دانانی نادیە موراد بە باڵوێزی نیاز باچی عێراق لە نەتەوەیە گرتوەکان لای تو چ گرینجێکی هەیە، یعنی چۆن سەری ئەم بابەتە دەکەیت؟ پێشکی زۆر سپاس بۆ دەرفەتە پیرۆزبایی خۆم و هەموو خەڵک خۆم لە خۆم دەکەم و لە نادیاش دەکەم. بەڕاستی دەستنیشانکردنی نادیە وەکو بالیۆزی نیازپاکی لە نەتەوەیە گرتووەکان ئەوە بۆ یەکەم جارە کچێکی هەم ئێزیدی واتوانین بڵێ هەتە هەم عێراقی هەم کوردیش لەو ناوە لەو وەسفە پێیان بدەن. بەڵام ئەوەی نادیە بەڕێی من زۆر جیاوازە لەوانی پێشووتر، چونکە ئەوانەی پێشووتر بەسەلەن یان گۆرانبێژێکی ناودار بوو یان ئەکتەرێکی ناودار بوو، خاصەن ئەوانەی زۆر خزمەتی خەڵکیان کردووە یان مەسەلەن هاریکاری یان یارمەتی پێشکەشی خەڵکیان کردبوو. بەڵام نادیە لە کچێکی لە دەستی داعش ڕزگار بێ کە چەندین ئێوەش دەزانن چەند تعدە لێکراوە و داعش زۆر بە درندیانە تعامل و دانوستاندن لەگەڵ ئەو کچانە کردووە. ئەو کچێکی لەو جەوە دەربچێەوە بتوانێت دەرگای هەموو زۆر دەولەت و زۆر سەرۆک و زۆر ئەوانە بقوتێ و بتوانێت دەنگی مەسلەی ئێزیدیان و جینۆسایدی ئێزیدیان و ئەو هەلمەتەی کە داعش دژی هەموو بەشەریەت دەکرد و دژی ڕۆناهی بەڵام بە تایبەتی دژی ئێزیدیان کرد. ئەو کچە گەنجە کە عمری هێشتا 23 ساڵە دەتوانی ببتە دیپلۆماتێک کە نە دیپلۆماتی خوێندووە نەهێشتا هیچی وای نەخوێندووە. لەبەر ئەوە شتێکی بۆ ئێمە شتێکی زۆر خۆش بوو، چونکە من تەسەوەر دەکەم دانانی نادیە وەکو بالیۆزێک دەبتە دەرگایەکی تر یان پەنجەرەیەکی تر دیسان بتوانێت زیاتر دەنگی ئێزیدیان بگەینتە زۆر مەحافلی دەولەت و حتا جێگای بڕیار لە زۆر جێگا. بەڵێ کاک عیدۆ بابەشێخ، ئەگەر زانیاریمان بدەیت لەبارەی کەسایەتی نادیە موراد و چۆنیەتی یعنی گەیشتنی بەو شوێنە ئەو لایەنانەی کە هاوکاریان کرد. نادیە موراد وەکوتم کچێکی زۆر سادەیە، وابزانم هەتا 5-6 سەنەوی خوێندووە. وەختی خۆی کەوتە دەستی داعش دایکی و باوکی و چەند براکانی کوژراون لەبەر ئەوە ینی نەفسیەتی زۆر ئەوەیە بەس بەڕاستی
نادیا وا دیار کرد کە ئێمە کچوان هەیە ئەتوانن تەحەدی زروفی زۆر ناخۆش بکەن و نادیا ئەتوانێت ئەبێ بڵێن دیسان دەستخۆشی لە ڕێکخراوی هێزدا بکەین کە ڕێکخراوەکی ئێزیدیە و کۆمەلە گەنجێکن ئەوان بەڕاستی خزمەتێکی زۆر باشیانەوە کرد ئەوان توانی نادیا لە کچێکی زۆر سادە بگن وەکو دیپلۆماتێک و زۆر خزمەتیان کرد و پێشکێشی زۆر جێگایان کرد لەبەر ئەوە من لێرەوە دەستخۆشی لە ئێزداش دەکەم چونکە بەڕاستی ئێزدا ڕۆڵێکی زۆر گەورە هەبوو بۆ پێشێخستنی نادیا بەڵام دیارە نادیا خۆی شتێکی لە نفسیەتی دابووە لە شخصیەتی دابووە و لە شخصیەتێک یعنی ئەو کچێکی ئەوەندە تعدەلێک کرابێ هەم لە خۆی لە شخصی خۆی و هەم لە عایلەکەی و دایکی و براکانی بکوژرێن بەڕاستی شتێکی زۆر زەحمەتە بەڵام ئەو تەحەدای هەموو ئەو دەست و دارێکن و ئەتوانی بتە شخصیەتێکی جیهانی زۆر باش کاک ڕەجەب سلااو لە جەنابتان پرسیار بۆ جەنابەت ئەوە دەبێت کە ئەم دۆخەی ئەم تاوانە گەورەی بەرامبەر بە ئێزیدیەکان کرا بەوەی ئەوەی کە مسلمان نەبوون ئەمە جاری یەکەم نییە ئەمە بۆ زیاتر لە مێژووە هەفتا جاری تر ئێزیدیەکان وەک پێکاتەکانی تریش ڕوبەڕووی تاوانی لەم جۆرە دەبنەوە نادیە موراد چیمان پێ دەڵێ لەبارەی هەڵسانەوەی ئێزیدیەکان لەبارەی ڕوبەڕووبوونەوەی تاوان من سەرتا سوپاستا دەکەم بۆم بەرنامەیە کە تایبەتە بە ڕەوشی پسمامانی خۆم ئێزیدی و دەستخۆشی لە ڕێکخراوی ئێزدا دەکەم توانیان ئەم کەیسەی دوێتمامی ئێمە بجۆڵێنن و بیگەن ئاستی نێودەوڵەتی بەڕاستی ئەمە چەند شتێک لەخۆ ئەگرێت یەکەم باسی من ئەوە ناکەم ڕووداوەکان چۆن بنە لە مێژووی ڕۆژەڵاتی ناوڕاستە قڕکردن و کوشتنی ئەوانی تر کە کەمترن بە ژمارە لەمانی تر شتێکی باش بووە بەپێ شتێکی باو بووە ببورن وتم باش بەمەستم باو بووە لە ناو دەسەڵاتەکانی 500 ساڵە و 1000 ساڵین ڕابردووە لەم سنوورە یعنی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم ڕۆژەڵاتی ناوینە دەبینین چۆن نەتەوەکان یەکتریان چەساندووەتەوە لە پێنا ئەوەی کە یەکێکیان بەرامبەر ئەوی تر باڵا دەست بێت و ئانیشە بە ژمارە کەمتربوونە یانەوە تا ملکەج بوون بۆ ئەو ژمارەی کە زۆرترە لێیان یانەوە تا بچەوسێنرێنەوە ئیبادە بکرێن کەیسی ئێزیدی بۆ خۆی کەیسێکی زۆر بەڕاستی خەمناک و ئەوە بوو شایستەی زیاتریشە لەوەی کە کەسێکیان ببێتە باڵیۆزی نیازپاکی لە نەتەوەیە گرتوەکان بەڵام من بۆ خۆم وەکو کەس زۆرم پێخۆشە ئەمە ڕێخۆشکەرە بۆی کە خەڵکی تریش و پێکاتی تریش و کەمینەی تریش چاولەوان بکات و خۆی بجوڵێنێت و تەوقی ترس بشتێنێت ینی لە بازنەی تر دەچێت زۆر باش کاک ڕەجەب ئەوەی ئێستا دەبینێن کە بەجۆ لە جۆرەکان ئەمە دەرئەنجام جۆرێکە لە ڕەدی اعتیبار بەرامبەر بەو تاوانە گەورەی بەرامبەر بە ئێزیدیەکان و پێکاتەکان بە شێوەیەکی گشتی دەکرێت و لە بەرامبەر ئەوە پێ دوایە ڕەدی اعتیباری ئێمە و حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی عێراق کۆمەلگاکەی خۆمان دەبێت چی بێوە تا چەند ئێمە بۆ تا ئێستا نەمانتوانیوە ڕەدی اعتیبارێکی هاوشێوە بۆ پێکاتەکان و بۆ ئێزیدیەکان بەتایبەت بکەین ئەوەی پێویستە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تا ئێستاکە بەڕاستی شتێکی زۆر ئۆتۆ نەکراوە بۆیان ڕاستە ئێمە کەم کراوە ئاوڕیان لێ دراوەوە بەڵام بە گوێرەی پێویست نەبووە دەشببینین ناو بە ناو خەڵکیەک و دەنگی نەشاز هەیە بەرامبەریان کە تەکفیریان ئەکەن و بە بەیان بڕووبیانۆ نەفیان ئەکەن و دان بەبوونیانە هەردانانێن کە ئەمانە کارەسات تووشی کارەساتێکی وانەی هاتوون دەبینین لە ناو چەند شوێنێکە بە ناوناتۆرەی ناڕێک ناو دەبرێن نەکار ئەوان بەڵکو و کەمینەکانی تریش وەنو تەنانەت ئێمەی کاکەیش دەتەوێت بڵێ پێکاتەکان تەنیا لەسەر دەستی داعش ناچەوسێنرێن کە پێویست نەبوو ها هەموو پێکاتەکان چەوسێنراونەتەوە بەڵام من تۆ پرسیارەکەت دوو شتی تایە یەکەم سەبارەت بە ئێزدی ئەوتەوێ بزانی ئایا حکوومەتی هەرێم بە جۆرەی پێویست چی کردووە بۆ
نادیە مراد و نادیە مرادەکانی تریش با بڵین مەبەستیش من وا تێ بگەم نادیە مرادەکانی تر تەنیا ئێزدیەکان ناگرێتەوە وەکو قسە وەکو دەستەواژە کە بەکارت تێنا بێگومان بەکارتێناوە دیارە مەبەستەوانی ترە کە بەدەستی داعش تیرۆر کراون تووشی چەسانەوە و تۆقااندون و کوشتن و ئەو شتانە دێن بەڵێ ڕاستە بەڵام پێویستە حکوومەتی هەرێم لە بریەوەی کە دەعمی فیلمێک ئەەکەن بە ناو ڕەشەبا دەبواە فیلمێک ئستاکە پێویستەکە لەسەر ئەو فلیمە دەربکرێ بۆ نمونە بۆیە حکوومەتی هەرێم شوێن و ڕێوشێنی تر بگرێتە بەر بۆ ئەوەی ئەم ئاوارانە بەگشتی نەک تەنیا ئێزدیەکانیش بەڵام ئێزدیەکان لە بەروی کە زەرروزیانی ئەوان بەڕاستی مقارنە ناکرێ بەراورد ناکرێ بە زەرروزیانی خەڵکی باشی بەژماری کوژراوی بەژماری تاڵان و ئەوڕۆیان هاتووە لەبارەی هەر لەبارەی ڕۆلی حکوومەتی یاریمی کوردستان ئەوەی دەبینین نادیە پێشتر یعنی لە کۆبنەوەی لەگەڵ ئەنجومەنی ئاسایش لەگەڵ چەندین سەرۆک وڵاتانی تر پەیوەندی هەبوو و چاپێکەوتنیە بووە تا بە ئێستا سێ سەرۆکایەتیەکە هەرێمی کوردستان نادیە مرادیان نەبینیوە ئەوەی نادیە مرادیش دەگەێنێتە ئەو شوێنە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنیە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەها نووسینگە و کەناڵی پەیوەندی و دیبلۆماسی لە دەرەوە هەیە بەرپرسانی ئێمە وەکو هاوڵاتێکی سادە لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە یعنی سەرکەوتنەکانی نادیا دەبینن ئەمە چیمان پێ دەڵێ هەڵی ئەوە نازانم مەگەر ئەو پەڕی بێباکی حکوومەتی هەرێمە بەم چینە بە کەمینەکان بەڕاستی ئێمە ئەگەر بێت حکوومەتی هەرێم بەراوردی بکەین لەسەر و پێشوازیکردنی کە لە نادیە کراوە لە نادیە مراد کراوە کچە قارەمانە لەگەل ئەو حکوومەتانی کە پێشوازیان لێ کردووە ئەوە نیشانەدا کە حکوومەتی هەرێم بەداخەوە من ئەم قسەیەکەم نەیزانیوە چۆن سوود لەم نمونانە ببینێ ئەڵێم نمونانە کە ئەبێ ئەم شتانە هەمووی تەوزیف بکرێ بۆ خزمەتگەیاندن هەم بە حکوومەتەکە هەم بە چین و توێژەکەیش کە زەرمەند بوونە حکوومەت هەرێم نەیتوانیەوە ئەوە بخاتە ناو چوارچەوەی استراتیج و پلانی خۆیەوە یانەوە تا پلانەکەی بە جوانی بۆی دانەڕشتوەتەوە کە ئایا وەکو حکوومەتی هەرێم سێ سەرۆکایەتیەکە تەنیا نادیە مراد مان نییە کۆمەڵی نادیە مرادی تریشمانەیە بە ژمارەت بێکۆتایە ینی ژمارەیەک ئەگەر بڵین 30,000 کەس ڕەنگە زیاتریش بێ ئەمە 30,000 ئێزیدی ئەی باشە چەنی مەسیحی چەنی تورکمان ڕەجاب لەبارەی ڕەنگە ئێمەی کارکردن نەکەوتۆتە ژێر دەستی داعش حکوومەتی هەرێم چییە بەرامبەر بە پێکاتەکان بە شێوەیەکی گشتی بەتایبەت ئێمە سەرڕای ئەم قەیرانی ئێستا تووشمان بووە لە سەروبەندی نووسینەوەی دەستور و دانانی ڕوئای سیاسی خۆمانین ئێمە پێویستمان بە چ ڕوئایەک و بە چ سیستەمێکەیە بۆ پاراستنی پێکاتەکان کە ئێستا بۆی کۆچکردنیان بە ناچاری هەڕەشەی گەورە لە نەمانیانەیە دەگەڕێمەوەات بە وەڵامیە پرسیارە بەڵام دەمێ هەمان پرسیار لە بابەشێخ بکەم لەبارەی ئەو ڕەدی اعتیبارەی کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی تا ئێستا چەندە بە پێی پێویست نەبووە کەیسەکە نەچۆتە ئەنجومەنی دادگای تاوانەکان لە ئاستی ئەنجومەنی ئاسایش بە جینۆسای نەناسێنراوە بەڵام دەتوانین بڵێن ئەمە دەستپێکی گرینگە ئەم ڕەدی اعتیبارەی لە ئاستی نێودەوڵەتی بینیمان لە ئاستی ناوخۆی دەبیندرێ بەداخەوانە ئەگەر دوێنێ سیرت کردبە ئەکیت وەکو میدیاکارێک سیرت کردیە نوێنەری هەموو وڵاتەکان لە وڵاتە گەورەکان و دوای وڵاتانە تریش هەمویان مەدحی نادیایان کرد هەمویان وتیان زۆربیان بینی بوو یعنی پێشم جارش هەندێکیان پێش ساڵێک هەندێکیان زیاتر هەندێکیان کەمتر زۆربیان نادیایان بینی بوو و زۆربیان مەدحی نادیایان کرد و دیارە هەندێکیان حتا ئیشیان شکرد بوو بۆ مەسلەی نادیە بەداخەوە نادیە تا ئێستا هەر ینی نازانمەگەر داوت کرابیانە بەستا ئێستا پێشوازی نەکراوە لە وڵاتی خۆی هەرچەندە خۆی دەرگەی زۆر وڵاتی لێداوە مەسەرەن وڵاتێکی وەکو مسر کابراایەک وەکی سیسی پێشوازی لێ کرد شێخی ئەزهەر پێشوازی لێ کرد و زۆر خەڵکی تر سعودیە نا پاشای سعودی پێشوازی نەکرد نەکردووە بەس ئەوانی تر مەجموعە دەوڵەتێکی تر پێشوازیان کرد و وتم ینی ئەو فعلن هەر بوویە سەر پێش
پێش ئەو وەصفی بالیۆزی پێ بدەن ئەو بووە بالیۆزی کێسی ئێزدیان و هی کێسی زۆر لێکراوەکان نەبەسی ئێزدیان یعنی نادیە لە قسەی خۆشدا لە پێیوی خۆیدا باسی کرد کە ئەو دەبتە دەنگی هەموو زۆر لێکراوەکان خاستن هی کچەکان هی ژنان ئەوانەی تعدلی کراوە لە هەموو دنیادا نەبەسی ئێزدی و بە تایبەت ئێزدی و هی کەمایەتیە ئاینی و نەتەوەکان لە کوردستان و لە عێراقدا لەبەر ئەوە پێویست بوو پێش ئێستا ینی تۆزێ ئەو بکەن تەشجیع بکەن یعنی ئەوەی من بیستم حتا بالیۆزی عێراق لە نەتەوەی گرتوەکان دەستی خۆی لە دەستی نەدا بووە لە ئاساس ژنێکی ئەوە ئەگەر ئێمە دیبلۆمات بەو مستەوایەمان هەبێت لە نەتەوەی گرتوەکان چی لێ ئەو بکەین چاوەڕێ بکەین بەداخەوە بەس ئێمە ئەو عقلیەتە ئێمە زیاتر لە خۆمان مەسەرەن سەرۆ کۆمان وابزان داوت کرابوو نەڕۆیشتووە لە هەرێمی کوردستانیش کەسیش نەڕۆیشتووە نوێنەرەکانیاش ئەوەی ئێمە بینیمان لە دوێنێ شەوە یعنی هەواڵی بە پلەی دەستگا نزیکەکانی لە خۆیان بریتی بۆ لەوەی کە فلانە سەرۆکایەتی نامەی پیرۆزبایی دەنێرێ و دەڵێ یعنی وەکو جۆرێک لە دانپێنانێک دەکاتن و دەڵێ من ئامادەم هاوکاری نادیا بکەم ئەمە بەرپرسیارەتی ئەوان یعنی لێرە کۆتایی پێدێ ئیشی سێ سەرۆکایەتیەکە ئەمە ئیشی ئەوانە ناوەڵە تۆ دەزانی وەختی مەسەلەن ماڵباتێک یان بدە مالێک کوڕێک هەبێ زیرەک بێ ینی جیرانەکە ئەو بکەن هێشتا باوکەکە تەشجیع نەکرد چۆن دەبێت یعنی ئەو کچە کچی عێراقە کچی کوردستانە کچی ئەوە مەفروزە ئێمە ینی حکوومەتی ئێمە سەرۆکایەتیەکان چی لە کوردستان چی لە عێراق پێش ئێستا ئەویان کردبە پشتوانیان کردبە دامیان کردبە بەداخوا تا ئێستا هیچ شتیوانە ئەوە لە دوایی کە بوو ئەو یەڵە ئەوەکیان نردووە ینی پێ دوایە ئەوەی بۆ نادیە کرا و ئەوەی بەرامبەر بەسەر ئێزیدیەکان داهات ئەگەر بەسەر زۆرینەی یعنی موسڵمانان دابهات بە هەمان کاردانەوەی دەبوو یعنی بەم شکلە مامەڵی لەگەر دەکرا وەڵا تو دزانین ینی زۆرینە هیچی بەسەر نایە چونکە دایمەن شت بەسەر کەمینەکان دێ ئەگەر بەشێک لەو زۆرینە لە جێگایتر کەمینەکە بێ ئەوە هیچ بەڵام ئەگەر زۆرینە بێ هیچ خەجارێ وای لێ نایە دوام ئێمە ئێسدی وەکو کەمینە خاستن لە لای دینیەوە ئاینیەوە تۆ دەزانین پێش ئێستا 72 جار یا زیاتریش 73 جار حملات و ئەوەی ینی 73 جار جینۆساید بەسەری ئێمە هاتووە و لە وەختی خۆیش زۆر دەولات حتى يعني ئاگایش لێیان بوو بەڵام دیفاعیان نەدەکرد لەبەر مەساڵحی خۆیان یعنی ئەوە هەتە زۆر نووسەرباز دەکەن ئێستا عەلەقەل باشە ئێمە مەمنونی خوین چەنگۆ ئێستا ئەو گلۆبالە و تەکنۆلۆژیا دنیا وەکو گوندێکی بچوو کردیە ئێمە قەت تەسەورمان نەکرد ڕۆژێک مەسەلەن کچیمە مەسەلەن کچێکی وەکو نادیە بتە بالیۆز ئەو وەختە دەولەتانی دنیا و هەم ڕێکخراوەکان و نەتەوەی گرتووەکان باش بوو ینی هەم چاوی لەوە بوو و هەم ئاگای لە مەسلەی نادیا بوو هەم نادیاش چەند جارە قسەی کردیە لە زۆر لە دەولەتەکان بەڵێ زۆر باش دەست خۆش کاک ڕەزە پێشتر پرسیارێکم کرد لەبارەی ئەوەی کە بەرپرسیارەتی حکوومەت یاریمی کوردستان یان سێ سەرۆکایەتیەکە چییە بەرامبەر بە نادیە موراد و ئێزیدی و پێکاتەکان کە لە ئێستادا مەترسی سەرچیان لەسرە بەهۆی کۆچکردنیان بە ناچاری و جێشتنی خاچی ڕەسەنی خۆیان تۆ پرسیارەکەت بەڕاستیاڵی بەرامبەر نادیە و دواتر باز گەنجەکانەکەی تۆ خەڵکی کە خۆیان بەجێئیلن جێ خۆیان بەجێئیلن بەڕاستی یەکەم حکوومەت نەیتوانی خۆی بکاتە بەرپرسیارەتی خۆی دەربڕێ بەرامبەر بە نادیە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەبێ جاری یەکەم ئستاکەیش بە شێوازێکی جوان پێشوازی بکەن و یەکەمی شوێن کە نادیە میێوانی بێت نەک بە میێوان دەبێت پێشوازی لێ بکات ئەم سێ سەرۆکایەتی هەرێمی خۆمانە ئەبێ بێن داوەتنامەی بۆ بنێرن و پێشوازیەکی زۆر شەرەفمەندانەی لێ بکەن کە دێتەوە بۆم کوردستانی ئێمە دووەم بۆ دڵنەواییکردنەوەی ئەو خەڵکیشە دەبێ ئەو کەسانی کەوا کە نەیانتوانی ئەو سنوورانە بپارێزن سزا بدرێن و بە دادگا بگەێنرێن بەڕاستی محاسبە بکرێن تاکۆوەری ئەو خەڵکی ئەوێش
شعور بە ڕەدی اعتیباری خۆی بکە نەک لەسەر ئاستی کوردستان دەبێت لەسەر ئاستی عێراقی شەو شتە هەبێ نەک سیاسەرۆکایەتەکەی هەرێمیش سیاسەرۆکایەتەکەی عێراقیش هەر چواری ئەگەر حتا دادگای تاوانەکانی عێراقیش هەر دادگای ئەنجومەنی دادگای عێراق و شتانە دەبێوانیش هەر هەمان شتیان هەڵوێستیان هەبێ ئەمە بە نسبەتی کۆچکردنی ئەو خەڵکە بەڕاستی ئەو خەڵکە تا ئێستاکە لە بری ئەوەی کە پلانی دڵنیاکردنەوە هەبێ بۆیان پلانی ئەوە هەبێت بۆی کە دڵنیا بنەوە جارێکی تر تووشی ئەوە نابنەوە کە لە ناو خاک و خەڵکی خۆیانن بەداخەوە ئەوە نبینن ئێمە دەبینین ڕۆژانە سوکایەتی بۆ خەڵکە ئەکرێت لەلایەن خەڵکێکەوە کە بە شکۆمەندیش تەماشا ئەکرێەوەی کەوا ئەو قسانە ئەکات بە شکۆمەندی تەماشا ئەکرێت بۆ نمونە دەبینین نەک بەرامبەر بە ئیزدیەکان دەبینین مەلایەک لە مزگەوتێکان بە کۆمەڵی خەڵکی کاکەی ئەڵێ کافر تا ئێستاکە ئێمە لە دادگایەکی داواکاریەکەمان تا ئێستاکە نەگەیشتونەتە ئەوەی کە ئەم کابرایە سوکایەتی کردووە تەکفیری کردووە تەنانەت سکاڵاکەیش ئاڕاستەکەی دەگۆڕدرێت لە بری ئەوەی کە بکرێتە ئزدرا ئەدیان بکرێتە قەبڵواتە جنێودان شتەکان بۆیە تا ئاسانکاریە ئەو خەڵکێکەوە قسە بە کەمینەکان ئەکەن بەڕاستی بە شکۆمەندی تەماشرا ئەکرێن بۆیە گەنجانی کەمینەکان نەک تەنیا ئێزیدیەکان هەمویان تا ئەم شتانە بەردەوام بێ لەناو ئەم خاکە ئەوانیش هەست بە غەریبی ئەەکەن لە ناو خاکەکەی خۆیان بۆیە کە تۆز بە غەریبی بکەیت لە ناو خاکەی خۆی تاوترنی بکەم لە گرفتانی وڵاتێکی تر پێکاتەکان ڕوبەڕووبوونەوە مەسلەی زەوی بەشێک لە مەسیحیەکانە لە منتیقەی نەهلا لە چەند ناوچەیشتر لە میانەی ئێمە بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە گفتوگۆمان لەگەڵ خەڵکەکە پرسیار یعنی تێگەیشتنییاندا لای من بوو بە پرسیار دەمێت لە زنابتی بکەم وتیان ئێمە نەچێشەی داگیرکردنی زەویەکانمانەیە لەلایەن زۆرینەی مسلمان و یان سەرۆک عەشیرەتەکانی ئەم ناوچەیە ئێمە تا بە ئێستا لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و کللتوری و بەشداریەوە ئێمە هاوڵاتی پلە 2 پلە 3 پێ وایە یعنی بەڕاستی پێکاتەکان لە کوردستان بوونە تا هاوڵاتی پلە 2 پلە 3 بێگومان بوونەتە پلەسێ خوار پلەسێشەوە لە هەندێک شوێنە پلە دووشیان بەخۆیان و نەبینیوە لەبەر گەرباس پلەیەک بکەینەوە دیارە پلەیەکەکان کێن ئەوانن کەوا بەردەوام خۆیان ئەبدەیتەکەنەوە هەموو شوێنەکان بەدەست خۆیانەوە ماوەتەوە بە درێژای مێژووی خەباتی کوردی ئێمە ناتوانین ئینکاری بکەین پلە 2 ئەو هاوڵاتی ئاسایانە کەوا وەکو تۆ ئەوانی تر بەڵێ ئەمە کەمینەکان بەڕاستی پلەسیێن لە پلەسیە قەت نابنە پلە 2 تا ئێستاکە ئێمە چێ لەمە بەرپرسیارە خۆمان و ئەوانی تامیشکردنە کە مەسیحەکان پراوێستخستنە چێ لێی بەرپرسیارە بە بەردەوام بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن کە ئەوان یعنی لەگەڵ ئێمە تەعایش و بێکەوە ژیان لە کوردستان باڵا دەسا و ڕێزی پێکاتەکانەیە جۆرێک لە نوێنەرایەتیانەیە کۆمەڵێک لەم تەبیریانەش دێنەوە بەڵام جەنابی شت هەر دەڵێی ئێمە یعنی هاوڵاتی پلەسێن بێگومان پلەسێن براکەم پستە پێتەڵێم چۆن پلەسێن یەکەم تا ئێستاکە جێگیری سەرۆکی هەرێم یان سەرۆک وەزیران یان پەرلەمان قەت نەبووە لەم کوردستانی ئێمەیە تا ئێستاکە تا ئەم لەحزەیە یەکێک بێ لەو پێکاتانەی ترە لە کەمینەکان بێ بۆ نمونە دوام وزارەتە کاربەدەستە باڵاکان بۆ نمونە وزارەتی ناوخۆیە ئەو سیادیەکان وان بە عەرەب پێڵێ سیادیەکان تا ئێستاکە نەکەوتوتە تەنانەت وزارەتە لاوکیەکانیش یەک دوو جارێک کەوتوتە دەست بە ڕێزفەلەکە دینکاکەی یان کەسێکی ترخوا لێ خۆش بووان بەڕاستی ئەمە جێگای ئەوە نییە تۆ بە بەردەوامی لە ناو ڕووداوەکان بیت و هەست بۆی کە بکەیت تۆ بەشداری لە بڕیاردان گرنگە وەکیل وەزیر مدیر عام ڕاوێژکارەکان کە نزیکن لە سەرۆکایەتی هەرێمەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە هەر لەو شوێنانەش خۆیان بدۆزنەوە هەر باشە کەچی ئێمە بەدەگمەیان جگەلەوەی ئەگەر زۆرێک بێ لە پراوێستخستن لە ئاستی سیاسیەوە بەڵامان دەزار لە ئاستی کللتوری و لە ئاستی کۆمەڵایەتی و بەشێک لە ناوەندە دینیەکان ئێوە ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە کۆی کە باست کرد دەگەڕێمە وڵات بۆ لەم بارەیەوە زیاتر کاک عیدۆ بابەشێق لە ئێستادا مەسەلەی کۆچکردنی
یعنی پێکاتەکان و ئێزیدیەکان بە تایبەتی ئەو داتانی هەیە داتایی ترسناکەن و لە ئێستا چۆن دەکرێت لە ئاسی ناوەخۆیی ئێمە ئەو با بڵێن ئەو ڕێزەی کە لە نادیێنرا لە ئاسی نەدۆڵەتی ئێمە چۆن دەکرێت سنوورێک بۆ ئەم کۆچەدا بنێن و بڵێ پیان پرسیارەکە بە جێشتر بکەم پێکاتەکان بۆچی نیشتیمانی ئەسلی خۆیان جێدەهێڵن ڕەجەب باسی هەندێک شتیان کرد بە نسبەت ئێزیدی ئەتوانین بڵێن دووقاتی ئەو شتی ئەوی باسی کرد هەیە ئێزدی نەبەس ینی هاوڵاتی دەرەجە 2 و 3 ئەوەن بەلکو ئێزدی بەلکو قەت تەسەووریان نەکرد لە چرخی 21کە هەلمەتێکی وا گەورە لەسەریان بێ و بە هەزاران کچیان بکەونە دەستی داعش و کابرایەکیان دژمنێک لە دەرەوە بێ ئەوەندە بە ئاسانی هەمویان ئەو بکە و تا ئێستا بەداخەوە کەسیش محاسبە نەکراوە ئەوانەی لەوێ هەر هیچ نەبێ هیچ دیفاع شتیان لێژنە و شت پێکێنرا ئێوە هیچ شتێکی هەیە وەکو ئەنجامێک هەتا ئێستا هیچ ئەنجامی نەبووە. دووەم بێجگە لە مەسلەی ئێزدی کە ئەوەندە تعدا لێکراوە و باوری نەماوە نەبە ئەو ینی نەبە ئەتوانین بڵێن هەتە بە هەردوو حکوومەتیش چونکە خەڵک ئەترسیە دەلێ ئێمە هەر 100 ساڵێکیان هەر چەند ساڵێک 20 ساڵێک ئەوە بەسەری ئێمە بێ چی ئەەکەین لێرە ڕێژەکە لە کەم بوونەوەدا ڕێژەی بەڵێ بەڵێ ئەوە لەلایەک لەلایەکی تر ئەو شتی کاک ڕەجە باسی کرد ئێمە نەبەس سەرۆکۆزیر و جێگر سەرۆکۆزیرەوانە ئێمە ئێستا خاسەتەن لە وەختی حاضر لە ئێزدی کە لە هەرێم مەسەن دەڵێن ئێزدی کوردی ڕەسەنێن ئەمە نە وەزیرمان هەیە نە وەکیل وەزیرمان هەیە حتى مدير عامێکیش ینی بێجگە لە مدیری ینی بەرەوبەری گشتی ئەوقاف بەرەوبەری گشتیش زۆر کەممان هەیە هەر احتیمالە نەبێ لە بەغداش نەوەزیر نەوەکیل وەزیر نە بالیۆزیشمان نییە یعنی ئەوە خوا خێریان بنووسێ ئەوە بوو بالیۆزێکی اعتیباری لە دەرەوە ینی نەتەوەی گرتووەکارەوەیان کردێ بەڵام لە کوردستان و لە عێراق هیچ وەزیفەیەکی وامان نییە ئەوە لەلایەکی تر دەستور بەخۆی ینی قانونەکانی ئێمە هێشتا هەندێک شتی زۆر ئەوی تێدا ئەوە بێجگە لە تەحمیشوانە ئەوەی بیتاقەی وەتەنی کە ئێستا بێ قانون لە عێراق ئەوە مادەی 26 تو دەزانی مادەی 26 خەتەرە بۆ هەموو ینی دیانەتەکان یان پێکاتەکە خاستن بۆ مەسلە ئاینی چونکە ئەو مادەیە وا دیار دەکا کە ئەگەر دایکی مناڵیان باوکی ئەو بوو ئەو مناڵە ڕەسەن دەبتە ئەو مسلمان ئەوە ینی مخالفی دەستورە مخالفی قانونە حتى مخالفی شریعەتش حتى مخالفی ئەوەش چونکە قاسر هەتا عمری بتە 18 ساڵ تۆ ناتوانانی یەک فلس لە ئەوەکەی لێ وەرگری هەتا نەبتە 18 ساڵ چۆن تو دینەکەی لێ وەردەگری مخالفی شریعەیەشی چونکە لە قورئاندا هاتووە قورئانی پیرۆزدا هاتووە لا ئیکراها فی الدین لدینی ولەکم دینەکم یهدی الله من یشاء ويضل من يشاء چەندین ئاەت ئەو هەینە کە تاکیدی ئەو شتان بەڵام ئەوەش هیچ تەطبیق نەکراوە لە کوردستانی هەندێک جار ئێمە ناڵین تعدەکراوە بەڵام هەندێک جار چەندین ئەو خەڵکی خۆیان بە داخوازکار و بە عەربیەڵەن داعیەیان داناوە زۆر قسەیان بە ئێزدیان کردووە بە مەسیحی بە کاکەی کەسیش محاسبەیان نەکردووە بەڵام ئەگەر یەک ڕۆژنامە نووس یەک جملەیەک ڕستەیەک لەسەر مەسئولێک ئەو کە سەد محکەمەی پێ دەکەن بۆ ئەوە باس ینی لەبەر ئەوە ئێزدی بەڕاستی ئێزدی و هەموو ئەو کەم نەتەوەتی تر کەمە ئاینەکانی تر هەموو دەترسێن لەو مەسەلە من شتێکی تریش ئەمە بۆ دیار بکەم ئێزدی قەت لە داعش ناترسێ ئێزدی لە نەخۆشترین ڕۆژدا نەخۆشترین ئەو مانگی پێشوودا یان ساڵی یەکەم 2000 مالباتی ئێزدی لەسەر شاخ بوون و بەسەردان گەنجی ئێزدی و مرۆڤی ئێزدی شەریان دەکرد لەوێ وفعلا شەریان کردووە و ئەو کچی ئێمە کە لە دەستی داعش هەموو بە ئازایەتی خۆیان دەرچوون زۆربیان بە ئازایەتی خۆیان دەرچووە لەبەر ئەوە خەڵکی شنگار و ئێزدی بەگشتی و خەڵکی شنگار بە تایبەتی قەت لە داعش ناترسن ئەوانە لە بیر و باوەری داعش دەترسن ئەوانە لەو فکرت دەترسن کە تەسیری داعشی لەسەر دەقەیتریش ئەوانە ئێمە لە شتی تریش دەترسێن مەسەن داعش بەسەدان ئەو مناڵی ئێمە هەتا 14 ساڵ هەم لەسەر چەک تەدریبیان کردیە هەم لە مەژی ئەویان شوشتیانە
ئێمە لەوەش دەترسێن دوای لە ئێستا مووسڵ ئەگەر ڕزگار بێ ئەوە 2 سال لە داعش حکم لێ دەکات ینی جیلێکی تەواو لەوێ ئەو دەبێت متەسر دەبێت بە ینی داخبار دەبێت بە بیر و باوەری داعش لەبەر ئەوە خەڵکەکە نەبەسێستی ئێستا مەسیحی زۆر کەم بووینە لە 4 ملیۆن کەمترن سابیئە لە 10,000 کەمترن دەگەڕێمە وڵات کاتی بەرنامەکەم کەم ماوە بە تایبەتی لەبارەی ئەوەی کە وت لە ڕووی فکریەوە و زۆر جار بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن ئێمە نابێ نەتەنیا شەڕی سەربازی شەڕی عسکەری داعش بکەن دەبی شەڕی فکریش بکەین بەڕاستی ئێمە ئەو شەڕە فکریەمان لە ئاستی ناوەخۆی کردووە و چۆن ئێمە متمانە ئەوەی جەنابەت وتت متمانە بۆ ئێزیدیەکان بژێڕینەوە بچنەوە ناوچەکانی خۆیان ئاوادان بکرێنەوە بە تایبەتی ناوچەیە کە پێشتر یعنی من چوومە سەردانم کردو خەڵکی تریش لە ڕووی قوتابخانەوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە خراپترین بارودۆخدان چۆن دەکرێت ئەم متمانەیە بژێڕدرێتەوە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان نەک وڵات جێبێرن بەڵام دەسمە لای کاک ڕەجەب کاتی بەرنامەکەم هاوڕانی کۆنتترۆل دەڵێن زۆر کەم ماوە دو پرسیار بۆ جەنابەت ئەگەر شتێکت مابوو لە دوایان پرسیارە دەتوانی لەگەڵەوە وەڵامی بدەیتەوە مەسلەی شەڕی فکری داعش ئەوەی کاک بابەشێخ باسی کرد لە ئێستادا هاتنی داعش تا چەند بوو بە پەندێک بۆ سیستەم بەگشتی بۆ سیستەمی حکومڕانی بۆ نخبەی کۆمەلگا کە ئێمە ڕوبەڕووی داعش بینەوە لە ناو کۆمەلگا نەک تەنیا شەڕی سەربازی داعش بکەین بەڕێز تا ئێستاکە حکوومەتی هەرێم ڕوئایەکی ڕوونی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ فکری داعش ئاسا ئەگەر ئێمە تەماشای ئەوە بکەین پێش داعشیش خەڵکێکە بوو بۆ نمونە لە کوردستانە کتێب چاپ ئەکرێ جنێو بە خەڵکەدا کتێبە پڕە لە جنێو یعنی پڕ نییە لە علم بەڵێ لەوەش خراپتر ئەو کتێبە ئەکرێتە منهج بۆ زانکۆ بۆ نمونە کتێبێک من بەڕاستی لەسەر ئەگەر ڕێم بدەن ناوشی ئێنم کتێبەکە کتێبی جوگرافیای کوردستانە هی دکتۆر عەبدوڵڵا غەفورە لە لاپەڕە 200 و یە کە باسی کاکەی ئەکا ئەڵێ کاکەیەکان سەر بە ئاەنێکی کوردی کۆنن دێوپەرستی کاکە گیان ئەبێ ڕوونکردنەوەیەک بدا لەسەر جارێ وشەی دێوپەرستی ئایا کورد بە جددی پێش هەزاران ساڵ دێوپەرست بووە ئەم جایش قسەی ناخۆشتری کردووە دێڕێکیەکان هاوبیرەکان و بۆ هەموو کۆمەڵگای کوردی لەبەرەوەی کە ئەوەی کورد بێت و مێژووی خۆی بەڵێ ژمارە وزارتی ئاخر مەبەست کستە مەبەستەکەم وە چۆن ئەم کتێبانە ئەبنە هۆی ئەوەی کە داعش پێیا بێ لە ناو کۆمەڵگایە خۆمەرز نییە من گرفتی من لە داعشێک نییە لە سەنگەرێکە بەرامبەر توەستاوە دیارە ڕوونە بەڵام داعشێک دێتە ناو ماڵەکەتەوە داعشێک ڕۆژانە هەناسەی لەگەڵ هەناسەتە تێکەڵە بەڕاستی عنی لە هەموو جونگەکانی ژیانتە بەشدارە لەگەڵتە بە ناکرێت ئەو جۆرە کتێبانە بکرێن بە منهج ئەو کتێبەی کە لە وزارتی و ڕۆشنبیری ژماری سپاردنی پێدرێواتە لیژنەیەکەیە کتێبەکەی بینیوە بڵێ ئەم کتێبە خراپ نییە کۆمەڵگای کوردی بخوێنێتەوە لەوەش خراپترەوەیە مامۆستاکە کە تەقاعود دەکرێ بە بۆنەی ئەوەی کەەوە کتێبەی چاپ کردو بەڵام کتێبەکەی هەر ناو خەڵکە ئەمێنێتەوە بەڕاستی ناکرێت ئەبێ وزارەتی خوێندنی باڵا پێشە هەموو شتێک نووسراوە تەعمیم بکە بۆ هەموو زانکۆکانی کوردستان بە ئەهلیەکان و حکومیەکانەوە جاری یەکەم ئەو کتێبە بە هیچ شێوەیەک نەکرێتە سەرچاوە بۆ توێژنەوە شت و دووەمیش ئێمە ناڵێن سزا بدرێت بەڵام ئەگەر ئاڕاستەکەی وابێ بەڕاستی ئێمە ناچارین لە دادگاکان سکاڵا لەسەری بکەین تاک بە تاکی خۆ نەک لەسەر و لەسەر ئەوانی تریش تەنیا ئەو کتێبی ئەوە تەنیا کتێب نیە ئەو ڕۆژانە کتێبێک ئەو ڕۆژانە کتێبێکی تریشم بۆ هاتووە ئیجازەم بەرێ بەس بامەتە بۆ بڵێم ئەو ڕۆژە کتێبێکی تریش لە هەڵەبجەی شەهید دروست چاپ کراوە لەسەر ئێزیدی و کاکەیی و زەردەشتی ئەوەی لەو کتێبە باس کراوە فڕی بە ئەمسی ئاەنەوە نییە بەڕاستی ئەوەنە جنێوی بە ئێمە داوە هیچی تری نەکردووە گەلەک سپاس کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوە کاک عیدۆ بابەشێخ دوا پرسیار ئەم متمانەیە بە تێگەیشتنی ئێوە چۆن دەگەڕێتەوە ئێزیدیەکان کە لە ئێستا کەیسی گەورەی یعنی کەیسی گەورە و تاوانیان بەرامبەر کرا چۆن بیوالێ بکەین کە ڕێلەم کۆچە بگیرێ و چیتر ئەم هاوڵاتیەوەی جەنابەت وتێت پلە 2 پلە 3 نەبن و چیتر سێ سەرۆکایەتیەکە تەنیا تەمسیلی مسلمان لە ناو مسلمان یەک تائیفە ئەوی سونە نەکاتن چۆن دەستکاری ئێمە دەتوانین ئەوە بکەین بۆ جێڕانەوەی متمانەی پێکاتەکان بە تایبەت ئێزیدیەکان بۆ نیشتیمان
بەڕێی من ئەوە بەردوسێشت دەبێ لەلای حکومیەوە ئیداریەوە ینی ئەبێ حکوومەتێکی پاکمان هەبێ ینی دەست پاک و خزمەت و ئەو بۆ هەموو خەڵکەکە خەڵکی دەڤەرەکەەوە بێ و دەستورێک دابنێ ئەو دەستورە خاصن مادەیەک هەیە من هەرجار باز دەکەم مەسەن وابزان لە دەستوری عێراقی مادەی چواردەیە ئەو مادە دەڵێ هیچ فەرق و جیاوازی نینە لە ناوبینی خەڵکی وڵاتەکەدا نە بە ڕنگ نە بە دین نە بە نەتەوە نە بە مەسلەی اقتصادی نەبەی کۆمەلاتی ئەگەر ئەو مادەیە سەداسەد جیبەجی بکرێ لە ناو خەڵکدا ئەوە شتێکی مهم ئەوە لەلایەکی تر ئێستا تۆ گەر ڕێی مەسەن هەتا ئەو تایاراتی ئەحزابی ئیسلامی بخوێن دەڵێن داعش ڕەتفعلی ئەوە هی علمانیەتە طبعا ئەوە نییە علمانیت سیستەمێکی خراپە بەڵام ئەوانە دەکەنە دەرفەت دەڵێن ئەو سیستەمی خۆمان مەسەن سیستەمێکی بەداخەوە ئێوە دەزانن مەسەن گەندەلی لە وڵاتەدا هەیە ئەگەر گەندەلی هەبێ ئەگەر عەدالەت نەبێ ئەگەر خەڵکەکە ینی حەقی من و تۆ وەکو یەکرێن بێ طبعا خەڵکەکە لێرە نامینێ لەلای تریش وەکو کاکە ڕەجەبیش باس کرد مەفروزە ڕقابەیەکی باش چاودێرێکی باش هەبێت لەسەر مەسلەی قبولکردنی ئەوی تر یعنی ئێوەش دەزانن ینی خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتە چی کوردستان و چی عێراقیش ئەم پێک هاتانەیە ئێزدی کاکەی کریستیان سابیە حەق بد ئەوانش زیاتر ینی بایەخ پێ بدرێ بەڕێز عید و بابەت شێخ ڕاوێژکاری پێشووی سەرۆک کۆماری عێراق بۆ کاروباری یەزیدیەکان و کەسایەتی دیاری کوردستان و یەزیدیەکان گەلک سوپاس بۆ ماوەی کە لەگەڵمان بی وەروە بەڕێز ڕەجەب کاکەی نووسەر و چالەکوان سوپاس بۆ بەڕێزتان کاک ڕەجەب کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون بینەران بەم جۆرە هاتمە کۆتەنە بە مەقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان لەبارەی بەرپرسیارەتی حکوومەت یاریمی کوردستان کرد بەرامبەر بە نادیا مورات و بەم بۆنەوە جاریش تریش پیرۆزبایی لە خۆمان و لە تەواوی خەڵکی کوردستان و عێراق دەکەین بە بۆنەی دەستنیشانکردنی نادیا مورات بە باڵوێزی نیازپاچی عێراق لە نەتەوە یەکگرتووەکان تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێک خۆش بەمولایەک سوپاس باوەڕانم لە ستودیەکانی هەولێر و کەرکووک.